سڵاوتان لەبێ بینەرانی شارپرێس. یەکێتی وەک یەکەم هێزی سیاسی تانەی توندی لە پرۆسەی هەڵبژاردننی پەرلەمانی عێراقدا و تەواوی پرۆسەکەی لە هەولێر ڕەت کردەوە. نیوەڕۆی ئەمڕۆ یەکێتی نیشتیمانی کوردستان لە هەولێر دەنگی ناڕەزایی بەرز کردەوە و تەواوی ئەنجامەکانی هەڵبژاردننی پەرلەمانی عێراقی لە سنووری پارێزگاکە ڕەت کردەوە و ڕایگەیاند هەر چوار کاندیدەکەیان لە سنووری پارێزگاکە دەرچوون و دەنگی پێویستیان بەدەست هێناوە، بەڵام لەلایەن هێزێکی سیاسیەوە دەنگەکان گۆڕدراون. لیژنەی باڵای هەڵبژاردنەکانی یەکێتی لە کۆنگرەیەکی ڕۆژنەماوەنیدا باسییان لە کۆمەڵێک سەرپێچی کرد کە بەوتەی ئەوان دوێنێ 10 ئۆکتۆبەر و لە سەروبەندی ئەنجامدانی پرۆسەکەدا ئەنجامدراون، بە نمونەی گۆڕینی دەنگ و دەرکردنی چاودێری یەکێتی و بردنەدەرەوەی سندوقی دەنگدان. لیژنەی هەڵبژاردنەکانی یەکێتی باسی لە دەستکاریکردنی ئامێرەکان کرد و ئەو ئەنجامانەی کە بەدەست هاتوون بە ئەلکترۆنی و بە ساختە داخڵکراون و دەنگی سەرفۆرمەکان نین و ئەوان وەک یەکێتی چاوەڕێی ئەنجامی سکاڵەکانیان دەکەن کە لە کۆمسیۆنی هەڵبژاردنەکان تۆماریان کردووە. ڕەتکردنەوەی ئەنجامەکانی هەڵبژاردن لەلایەن یەکێتیەوە لە کاتێکدایە کۆمسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژاردنەکان باز لە بەڕێوەچوونی پرۆسەکە دەکات بە شێوەیەکی شەفاف و بێکێشە و دوور لە هەر دەزوەردانێک. تا ئێستاش جگە لە یەکێتی هیچ هێز و هاوپەیمانی و بربژێرێک دەنگی ناڕەزایی بەرز نەکردوێتەوە و پێدەچێت هەمووان ئەنجامەکانیان قبوڵ بێت. یەکێتی نیشتیمانی کوردستان لە چوارچێوەی هاوپەیمانی کوردستاندا لەگەڵ بزوتنەوەی گۆڕان بەشداری هەڵبژاردنیان کردبوو، بەڵام تا ئێستا دیار نییە بزوتنەوەی گۆڕان چه هەڵوێستێکی دەبێت لەسەر ئەنجامەکان لە کاتێکدا هیچ کورسیەکی پەرلەمانی مسۆگەر نەکردووە. چاوتان لەسەر شارپرێز بێت، بە هەواڵی نوێەوە دەگەڕینەوە لاتان.